ئەوانەی کە ئەیانەوێت ئێران بڕوخێ و خۆیان دەستیان لە قوڵفەیەکی دەسەڵات گیر بێت کاڵێن فرسەتە لە کاتی جەنگە ئەوانەی کە چێکیان بەدەستەوەی لە مەیدانەکە یامێننەوە ئەوانەی کە بێچەکە نچن بۆ ماڵەوە ئەوانەی کە بێچەکە نچن ئەچنە ژێر زەمینەکان مناڵەکانیان نەپارێزن ئەمە منتەقی ژیانە چەند جەنگ خەڵک ئیرادەی خەڵک ناباتە سەرەوە بەڵکو خەڵک بێ ئیراداکە یەک ریزەکانی خەڵک هەڵەوە شێنێ تۆ تماشاکە ئەو کاتێک کە ژینا گیان لە دەزەدا و کوردە و خەڵکی سنەیە بەڵام لە تارانەوە بزوتنەوەی ژن ژیان جارێکی کە توردانی ئەمامە بەسەری ئەمامە بەسەرەکان و دەست پێەکە ئەم هاوپشتیە بێوێنەیەکە لە سەراسەری ئێرانە بوو بەرامبەر بە گیان لە دەزانی ژینە ئەم بزوتنەوەیەکی سەراسەریە جەنگێکی ئاوهاو ئەم جۆرە لە فاشیزمی جمهوری ئیسلامی و فاشیزمی پەهلەوی و ناسیۆنالیزمی کورد و هەموو ئەمانە ئەم یەکێتی و هاوپشتی و هاوسۆزیەی خەڵکی ئێران خەڵکی کرێکاران زەحمەتکێشان شەقەکە